لیستی سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵکو خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچین بەڵێ لیستی سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵکو خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچین چاوی سەوزی بادینانین گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی و سەهەندی سەر کوردستانی گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی سەهەندی سەر کوردستانی. بێگومان دەنگمان بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئەم دیارە دەنگدان بەم لیستەیش کۆمەڵە حەقایقێکمان بۆ دەرەخا. ئێمە کاتی خۆی زۆر ناڕازی بووین لە ئەندام پەرلەمان و وەزیرەکان، بەڵام بەڕاستی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک وەزیری و کۆمەڵی وەزیر و پەرلەمانتاری ناردە ناو عێراق و کوردستانەوە، ئەوەیان سەلمان نەک بۆ جەماوەری کۆمەڵی ئیسلامی، بۆ دەرەوەی جەماوەری کۆمەڵی ئیسلامی ئەوەیان سەلمان کە ئەمانە کەسێکن ئەتوانن بەڕاستی لە ئایندا وڵات حکمی وڵات بکەن. یعنی نمونەی وەزیرمانەیە زۆر لایەنەکانی تر تەنانەت لایەنەکان کە دش بە مەسەلەن کاری ئێمەن شایەتی ئەوەیان داوە کە کۆمەڵی ئیسلامی لە وەزیرە لە پەرلەمانتاریشا من بێگومانم لەوەی کە ئێمە لە کوردستانە 6 ئەندام پەرلەمانتارمانە بووە، لە عێراقیشا 3 ئەندام پەرلەمان، ئەو 3 ئەندامەی ئەمە بەقەدەر 10 ئەندام پەرلەمانی لایەنەکانی تر کاری کردووە. بێگومان یەکێکی تر لەوانی کە دڵخۆشیە بۆ قەواعیدی کۆمەڵی ئیسلامی کە مەسەلەن زۆر جار پەرلەمانتارەکانی ئێمە ئەو ئیمتیازاتانەی وەری ئەگرن دەجێڕنەوە بۆ حیزبەکانیان وەکو لایەنەکانی تر نییە. سەرڕای ئەوەی ئێمە ئەگەر سەرنج بدەین، یعنی لایەنەکانی تر سەرڕای ئەوەی کە موچەی پەرلەمانتارەکانیان لە عێراق وەرەگرن موچە لە حیزبەکانیشان وەرەگرن، بەڵام پەرلەمانتارەکانی ئێمە لە سا 80 ئەجێڕنەوە هەندێکیان لە سا 80 ئەجێڕنەوە مەبەستیانەوە خزمەت بکەن بە کەناڵەکانی ڕاگەیاندن بە خەڵکانی تر. نجو خەلجارەکەی مەحموود خانی لیستی سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵکو خەمی خاچین لەگەڵ بەشنی. واللهی داواکاریمان لە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی هەیە بەسەرکەوتوی ئینشەڵا پشت بەخوای گەورە هەموو ئاواتەکانمان بێن نەدی. ئینشەڵا بەنیازین دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بین بە هیوای ئەوەی ئەوەندان پەرلەمانانە ئێمە هەڵیانە بژێرین لەو ئاستا بن و پێویستیەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکەن، چکە خەڵکی کوردستان تا ئێستا بەدەست ئەم دوو ساڵمەوە زۆری بینیوە. یەکێتی و پارتیکارێکیان کردووە تەواو خەڵک یعنی بێزارە لێیان، خەڵک ئیسعاجە لێیان، هەموو سەرەتی ئەم وڵاتیان دزی خاکیان فرۆشتین، هەرچی نەهامەتیە بە سەرگەلی کووردا هێنایە. ئینشەڵا هیواداری ئەوانەی تریش کە لێرەوە ئەچنە بەغا ئەو هەڵوێستەی ئەوانیان هەبێ، یعنی لەگەڵ خەڵکا بن، ئینشەڵا لە بەرەی خەڵکا بن، لەسەر ماف داخوازەکانی خەڵک ئینشەڵا دەنگیان هەبێ، شوێندەسیان دار بێ، ئینشەڵا دەنگکان ئێمەش بەزایەنێن. وەڵای چاوەڕێ ئێوەکەین تر چاکسازیمان بۆ بکەن و هەرچیەک باشە ئەومان بۆ بکەن، داواکاری گەنجانمان چیە ئەومان بۆ بکەن. ئێمە طبعاً دەنگ باس لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەدەین، ئەوە بڕیاری خۆمانە و هەر ئەوەش طبعاً دیارە لە خۆیەوە نهاتووە بەهۆی ئەو هەڵوێستە بیێرانەی کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا نواندوێتی و هەمیشە توانوێتی پێشەنگ بێ و یەکەم حیزب بێ کە بوێرانە و بە جورئەتانە
تعبیر لە خواستەکانی گەلی کوردستان بکات لە دەنجی مەزڵومان و چەساوان بکات و دژی گەندەڵکاران و زاڵمان و قۆڕخکارانی ئەم وڵاتە دەسەڵاتی ئەم وڵاتە بوەستێتەوە و بتوانێت باج لەسەر ئەم هەڵوێستانەشی بدات و بە تایبەتی ئەوە یەکێکە لە هۆکارەکان. دووەمیش ئەدای کۆمەڵی ئیسلامی چ لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و چ لە پەرلەمانی کوردستان و چ لە پەرلەمانی بەغدا ئەدایەکی تابڵی سەرکەوتوو بووە بە شاهیدی هەموو خەڵک ئەوەندە ئێمە کە لە ناو خەڵکا بووین هەمویان پەنجەی شاهیدی بۆ کۆمەڵی ئیسلامی ڕادەکێشن کە ئەندامەکانیان چ لە ناو حکوومەتی ناوەند چ لە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ناو پەرلەمانەکاندا توانیوێتی بەڕاستی زۆر بە جورئەتانە داکۆچیکاری ڕاستەقیم نەبێ لە مافەکانی گەلی کورد و لە مافەکانی ئەم خەڵکە ستەمدیدێ. نوێنەرانی کۆمەڵ لە ڕابردووە سەلماندیانە پێویست بە وەسف ناکا بڵین بە خەڵک بڵین دەنگدا هەر خەڵکێک وجدانیە بێت خەڵک ڕابردووی بیر بێت بۆیە بێدەنگ بە لیستی کۆمەڵدا چونکە نوێنەرانی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق لە حکوومەت لە پارێزگاکان کاریان کردووە ئیتر ئەوەی خەڵگەڵێت لە پەرلەمان چیان کردووە پەرلەمان ئیشی یاسایە ئیشی جێبەجێکار نیە ئەوەیشی لە حکوومەتەمان بووە نوێنەرەکانی حکوومەتمان دیارەکە ئیشیان کردووە لە ڕابردووە وڵی شیوەی سەرکەوتنیان بۆ خوازیین و ئەوەی کە نەکراوە لە ڕابردووە شەڵا ئەوان بهێنەدی بەتەمایەوەی نیشەڵە شڵا بەنیازن سەد بە ژمارە 104 بین کاکسامە وڵی پشتیوان بەخوای مەمانەی شەڕام زۆرفە باشکەین ئەم وەز ئەنەمێنێت خەڵک بەرەو باشی بڕوا بژێوی خەڵک باش ببێت وڵا داواکەین بە هەموو توانای خۆیان بکەنە کار بۆ ئەوەی باشترین کار بە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە هەم لە چوارچەوەی عێراق و هەم لە هەرێمی کوردستانیش. ئێمە دەنگەدەین بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی لە ڕابردووە سەلماندوێتی کەوە لە جێی داخوازی میلەت و لە جێی داخوازی لایەنگر و غێری لایەنگریشا بووە هەر ئەوەی کە هەم بەرنامەی کۆمەڵی ئیسلامی بۆ لە ماوەی ڕابردووە هەموو لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بووە. بە دڵنیاییەوە کۆمەڵی ئیسلامی هێزێک نییە بڵین تاقی بکەنەوە هێزێکی تاقیکراوەیە لە ڕابردوودا هەموو ئەوانەی کە دەنجیان پێداوە پەشیمان نین و پێوەی سەربەرزن کە دەنجیان پێداوە بەهۆی هەڵوێستەکانەوە بەهۆی زدیبوونیانەوە بەهۆی پرۆفیشناڵ و نی و هەروەها توانای ئەندام پەرلەمان و کارکتەرەکانی کە نردوێتی بۆ ناو پەرلەمان و نردوێتی بۆ ناو پۆستە حکومیەکان بۆیە کۆمەڵی ئیسلامی ئەو هێزەیە بۆ ئەم جارە ئەگەر بێت و زەماوەری خەڵکی کوردستان بتمانەی زیاتری پێبدا بە تەکیت شاکارە جوانەکانی چالاکیەکانی لە پێناو خەڵکی کوردستان زیاتر دەبێەوە ئومێدی ئەوەش دەکەین کە خەڵکی کوردستان بەمەی کە لە ڕابردوو بەم خەرمانەی کە لە ڕابردوودا کردوێتی و بۆتە جێگای شانازی دەنگدەرانی لە ئایندەشدا زیاتر خەڵکی کوردستان دەنجی پێ بدەن و زیاتر هەزمەم افتیخارە بکەن و کۆمەڵی ئیسلامیش و پەرلەمانتارەکانی بەڵێنی ئەوە دەن کە جێگەی سەربەرزی خەڵکی کوردستان من و بەجددی داکۆچی کار بن بۆ مافەڕەوەکانیان و دژی گەندەڵی و نەعەدالەتی بۆستنەوە. ئێمە وەکو دەسەی کارگێڕی ئەنجومەنی مامۆسانی پێشانگ ئەمڕۆ لە ناوچەی هەورامان هەرسێ لەقی سلێمانی و شارەزور و هەڵەبجە لێرە ئەنجومەنی مامۆسانی پێشەنگمان کۆ کردەوە بۆ پشگیریکردن لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئامانجیشمان لەم کۆکردنەوەی مامۆسایان ئەوە بوو کە مامۆسایان لە چەند ساڵی ڕابردوودا
پشگیرێکی سەرسەختی خەڵک بوون وەکو توێژێکی دیاری ناو کۆمەلگای کوردی کە پەروەردە و فێرکردن لە ئەستۆیانایە کاریگەریان لەسەر دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان دروست کرد تاوەکو ئەو دەستکاری ستەمی چارەکە موچەی مامۆسایان بکەن. ئێمەش ئەمڕۆ لێرە وەکو ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ پشگیری خۆمان بۆ لیستێک کە لیستێکی حەقخواز و عەدالەتخوازە و پشگیری بەردەوامی چینی مامۆسایانی کردووە لە هەرێمی کوردستانە و هاتوۆتە ناو ناڕەزایەتیەکانی ئێمە لەسەر شەقامەکان لە سەکۆی ناڕازیەکان لە شار و شارۆچکەکان بڕیارماندا ئەمڕۆژ ئێمە لێرە پشگیری خۆمان بۆ ئەم لیستە ڕابگەێنین. بێگومان مامۆسایان پێشەنگ بوون بە دیاریکراویش لەسەر شەقام. ئێمە داوا لە سەرجە مامۆسایانەکەین کە چینێکی زیندون هەر ناڕزایەتیە کە لایەن ئێستا گەڵاڵە بووە داوایان لێ ئەەکەین هەر خۆیان ئەوانەی کە ئێستا لێرە کۆبینێتەوە وەک بۆ سەرخستی ئەو لیستە خۆیان بەکەم تەرخەم نەبینن بەردەوام لە ناو کەسوکار و لە ناو جەماوەر بگەڕێن بۆ ئەوەی ئەم لیستە بتوانین زۆرترین دەنگ کۆ بکەینەوە و چاوەڕوانی بکەین ناڕزایەتیەکانمان بکەینە ناو سندوقی هەڵبژاردن لە 12/5 بەگەرم و گوڕی پشتیوانیمان لێ بکەنەوە سوپاسیانەکەین بۆ ئەوەی سزای گەندەڵکاران بدەین. وڵات دیارە لە ماوەکانی ڕابردووە کۆمەڵی ئیسلامی وەکو تاکە حیزبێ پاڵپشتی لە هەموو چینی مامۆسایان و چینی موچەخۆران کردووە بە بەیاننامەکانی بە ئەندامەکانی بە مامۆسایان لەسەر شەقام بە هەموو شوێ پشگیری لە داوەڕاوەکانیان کردووە چوەکو ئەندامانی پەرلەمان لە بەغا کە داوای ماف و موچەی مامۆسایانی کردووە چوەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان بۆی سەمن داواکارم لە چینی مامۆسایان هەموویان دەنگ بن بە لیستی سەوچواری کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی وەکو دافعێ وەکو پارێزەرێ هەمیشە بەرگری لە مافەکانیان بکات. بخەینە گۆڕی مەرگی هەمیشەی و یەکجاری بۆ ئێستا و داهاتوومان ئەم لیستە شانەزیە هیوای دووە ڕۆژی گەل و دەستپێکی چاکسازیە دەبا هەموو پێکەوە دەنگ بدەین بە ئێمە و ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ ئەمڕۆ کەرنەڤاڵێکمان بەڕێخستووە بۆ سەرخستنی لیستی سەوچواری کۆمەڵی ئیسلامی داوا لە مامۆستایان داوا لە هەموو مامۆستایانەکەین کە دەرگا بە دەرگا بگەڕێن و سەربەرزانە داوا لە خەڵک بکەن کە دەنگ بن بە لیستی سەوچواری کۆمەڵی ئیسلامی. ئێمە شانازیەکەین کە لە ئەندامین لە ناو کۆمەڵی ئیسلامیە بۆ هەڵوێستە جوانانەی کە هەیەی شانازی بە هەڵوێستەکانی وەزیرەکان و پەرلەمانتارەکانمانەوەکەین هیوادارین کە خەڵکی دەنگدەن بە هەڵوێستەکانی 4 ساڵی ڕابردوومان. من داواکارم لە خەڵکی کوردستان لە خەڵکی دڵسۆز لە خەڵکی بە هیوا و خەڵکی بە ئەمەگ و وەفادار بە مێژوو بە ئاین دڵسۆزی داهاتوو خەمخۆر کە دەنگ بدەن بەم کاندیدانەی لیستی کۆمەڵی ئیسلامی کە هەر هەمویان بەلای بەندەوە کەسانی شیاون کەسانی دڵسۆزن کەسانی ڕاست و تەجرەبەکراون داواتان لێ دەکەم بە گوڕوتینێکی باشەوە بە متمانەیەکی تەواوەوە دەنگیان پێ بدەن چونکە هەر کامێکیان بگری مێژوویەکی خاوێن دەنگێکی دلێر کەسێکی دڵسۆز کەسێکی خەمخۆر نزیکن لە جەماوەری خەڵکی کوردستان ئەتوانن هەڵگری معاناتی ئێوە بن دەربڕی معانات و خواست و هیواکانتان بم ئەو براوە خوشکانەی کە لە لیستەکانی کۆمەڵی ئیسلامی لە سلێمانی و لە هەولێر و لە دوهۆک و لە ناوچە جێناکۆکەکان بەو دەنگدانە ئێوە توانن دیفاع بکەن لە ماف و خواست و ویستەکانی ئەم میلەتە بەشخوراوە و ئینشاءڵڵا ئەوانیش لە جێی ئەو متمانەی ئێوەدا دەبن بە پێی دەنگی ئێوە ئەوان دەنگ و ڕەنگیان دەبێ هەڵوێست و کاریان دەبێ ئینشاءڵڵا. من بە ئەمانەتەوە ئەڵێم یعنی لیستی 104 لیستێکی زۆر گونجاوە لیستێکی زۆر باشە پشگیری لە هەموو کاندیدەکان یەکەم و پشگیری لەوە دەکەم کە بەشداری سیاسی کۆمەڵی ئیسلامی لە ناوەندی بڕیار لە بەغدا ئەتوانێت زامنی زۆرێک لە ویست و خواست و مافەکانی گەلی کوردستان بێت. سەهەندی سەر کوردستانی